بەڵام دوو جۆر مردن هەیە. جۆرێکیان لە مای سەروەری و سەربەرزیە بۆ مردوو بۆ کەسوکاری بۆ هاوڵەکانی. 3 ساڵی بێ مام، 3 ساڵی بێ فریاد ڕەس و بێ پشتیوان، گەلێکی ماندووی زەحمەتکێشی دوێنەی تعریب و چەوساننەوە، ماندووی ئێستای پڕ لە قەیران و گرفت، دوو لە حەکیمێ کە دەردی گرفت و هەڵبەز و دابەزینەکانی هەمووانی لە پێناو گەلەکەیدا هاوسەنگ دەکردەوە. مام جەلال تەنها سەرکردە و فریادڕەسی توێژێک نەبوو، بەڵکو پشتیوان و داکۆکیکەری هەموو توێژەکان بوو، هەمووانیش لە ساڵیادی کۆچی دواییدا دەست لەسەر سنگ یادی دەکەنەوە. بۆ ڕۆحی پاکی شەهیدان و ڕۆحی بەرزەفڕی جەنابی مام جەلال. ئێرە هەڵەبجەیە، ئەو شارەی کە مام هەمیشە لە ناو وتە و کردارەکانیدا بە نمونە دەیهێنایەوە و دەیوت ئێمە ئەو میلەتین کە هەڵەبجەمان هەیە. ئەو سەرۆکێ بوو کە لە مەیدانی خەبات و تێکۆشانی میلەتی کووردا بۆ هەمیشە ناوی بە زیندوی و نەمری ماوەتەوە و دەمێنێتەوە. هێما بوو بۆ ئاشتی و پێکەوە ژیان، ئومێدی هەموو بێهیوا و ئومێدەکان بوو، داهێنەری سیاسەتی چەپکە گوڵەکە بوو کە دۆست و نەیار بە شاڕێ ڕاستەقینەی چارەسەری هەموو کێشە و گرفتەکانیان ئەژمارە کرد. سیاسەتی حەکیمانەی سەرۆک مام جەلال کاریگەری لەسەر تەواوی ناوچەکە وڵاتانی دراوسێ و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بوو. سەرۆک مام جەلال بۆ دۆزی ڕەوای گەلی کوردستان لە باشوور و تەواوی پارچەکانی تری کوردستانیش پشتیوان و پێشەنگی ئاشتی و پێکەوە ژیان بوو. لە ناو مەڵبەندی شارەزووردا بە دیار وێنەکەی مام جەلالەوە کە تا دڵی بنوارێ هەرتەی ڕادەمێنێ و بە دڵێکی تەنگەوە کادرانی یەکێتی پەردەیان لەسەر وێنەی سەرۆک مام جەلال لادا. سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی پاکی جەنابی مام بۆ سەرجەم شەیدانی کورد و کوردستاندا ئانەوێنی دیارە خۆی بۆ خۆی مام هەرگیز نابێ بە سەرکردەیەک بخرێتە مێژووی. ئێمە ئەو سەرکردەیەکی زیندووە، هەموو لاپەڕەکانی ژیانی، هەموو یادەوەریەکانی، هەموو ئاماژەکانی مام بە بەردەوامی دەستەواژەیەکن ئەکرێ لە کایی سیاسیە، لە کایی کۆمەڵایەتیە، لە کایی ئیداریە ڕۆژانە هێندە هەکبەکەی ئەو پڕە ئەکرێ یەک لە دوایەکی ئەو ڕۆژانی کە گەلی کورد دەسەڵاتداری کورد و شۆڕش یەک لە دوایەکەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە ئەکرێ پشت بە تیۆرەکانی مان بەستن. بۆیە هەمیشە خۆمان بە قەرزارباری ئەو تەمەنە ئەزانین کە لە پێناو ڕزگاری گەلێکا سەرفت کرد. دواتریش دەستەی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە چالاکی تەندروستی و وەرزشی و هونەری یاد و یادەوەری سەرۆک مام جەلالیان بەرز ڕاگرت. لە پێناو هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە سەبارەت بە لایەنە تەندروستەکان چەند چالاکیەک ڕێکخین کە چالاکیەکانی ئێمە پێک هاتووە لە ئامادەکردنی چەند مێزێک کە لەسەر مێزەکانمان فەحسی شەکرا و هەروەها زەخت و هەروەها چەند ڕێنماییەکی تەندروستی تایبەت بە فریاگوزاری سەرەتایی لەسەر حاڵەتە لە ناکاوەکانی کە ڕۆژانە توشمانە بێ ئەین بە بەشداربووان و هەروەها مێزی کۆرۆنامان هەیە کە زانیاری چۆنێتی خۆپاراستن لە پەتای کۆرۆنا یاخود ڤایرۆسی کۆرۆنا کە زۆر باوە. ئەمڕۆ ئێمە لە شاری هەڵەبجەی شەهیدین لە مەڵبەندی نوێی شارەزوورین. بەڕاستی کار و چالاکیەکانی گەنجانی مام و کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهیدی کارێکی کردو. ئەمڕۆ هەمومان دڵخۆشین بە ئەم مەراسیمە گەورەی کە بەڕێکیان خستووە لەم ڕۆژە گەورەی شاسەری ڕێز و نەواژش بۆ شەهیدانی کورد و کوردستان و جەنابی مام جەلال دانەوێنی. هیامان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت لە ئایندەیەکی گەشت لە ئایندەیەکی ڕوونا داهاتووی خۆی باشۆک و ژاران دیاری کات بێتە هۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. نەبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستانان سەقامگیری ئاشتی و ئاوەدانی پێوە سەقامگیر نابێت. ژیان و ژیان ئاوایی ئەوانەی لە ناوگەلەکەیاندا بوونە ڕەمز بە زیندویی تا ئەبەد دەمێنێتەوە. ئاخر مامێکی بیرتیژ و بەورە، دیبلۆماس و نووسەر، پێشمەرگە و سەرۆک، ڕابەری هەژاران و ڕەنجدەران، ڕێنیشاندەری ڕێگە سەختەکان و باوک و کەسوکاری شەهیدان، ڕەنگ بێت زۆر سەخت بێت لە یاد بکرێت. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.